فەرماندەیەک پڕاوپڕ لە قارەمانەتی و لێبوردەیی بۆ پاراستنی خاک و نیشتیمان شەهید غەریب هەڵەدنی لە ساڵی 1956 لە گوندی هەڵەدنی دۆڵی جافایەتی لەدایک بوو و خوێندنی سەرەتایی هەر لەو گوندا تەواو کردووە. لە سەرەتای تەمەنیەوە لە ساڵی 1976 لە ڕێگەی باوکیەوە پەیوەندی کردووە بە ڕێخستنەکانی کۆمەڵی مارکس لینینی کوردستانەوە. دەبێت بە پێشمەرگە لە مەفرەزە سەرەتایەکان لە شارواژێر ئەو ساڵە خۆی و باوکی کە ئەویش ئەندامی کۆمەڵە بوو پەناگەیشیان بۆ چاپخانەی کۆمەڵەدانا و بە ئامێرەکانی ئەو چاپخانەیە یەکەم بەلاغی عەسکەری شۆڕشی نوێ چاپ کرا. شەهید غەریب ساڵی 1970 لەگەڵ هێزەکانی یەکێتی بەرەو برادۆس بەڕێکەوت لە ناوچەی هەکاری دووچاری کێشە و نەهامەتێکی زۆر دەبنەوە و لە هەردوو کۆنفرانسی 1 و 2 کۆمەڵە و لە پەروەردەکردن و دروستکردنی ڕێخستنەکاندا بەشدار بووە و ساڵی 1982 بووە ئەندامی کەرتی ڕێخستنی دووکان. شەهید غەریب هەڵەدنی ساڵی 1970 بوو بە کادر لە سکرتارەتی سکرتێری گشتی سەرۆک مامجەلال. هەر ئەو ساڵە کرایە فەرماندەی تیپی پارێزگاری و دامەزرێنەری تیپی سوورداش بوو. ساڵی 1970 لە گوندی هەڵەدن لە کاتی شاڵاوی ئەنفالی یەکی دۆڵی جافایەتیدا بە گازی کیمیایی جۆری خوردەل بریندار بوو. لە مانگی حوزەیراندا بەشداری لە شەڕەکانی سنووری مەڵبەندی سێدا کردو. لە ئەیلولدا لە ساڵی 1970 دوای ئەنفال وەک فەرماندەی پارتیزانەکانی ڕەتڵی سوورداش گەڕایەوە بۆ ناوچەکانی دۆڵی جافایەتی و مەرگە و سوورداش و لەو ماوەیەدا ئەرکی ڕێخستنی پەیوەندی نێوان سەرکردایەتی و ڕێخستنی سلێمانی گرتە ئەستۆ و لە ساڵی 1970 بە تەکنیکێکی نوێی پارتیزانی گەورەترین گورزی لە هێزەکانی دوژمن دەدا. لە ساڵی 1991 یەکێک بوو لە فەرماندەکانی قۆڵی سوورداش لە کاتی گرتنی سەربازگەی مەرگە بریندار بووە. ساڵی 1992 بەشداری لە کۆنگرەی یەکەمی یەکێتیدا کرد و پاش دامەزراندنی سوپای یەکگرتووی کوردستان بووە فەرماندەی لیوای 22 سەر بە ناوچەی فەرماندەی سلێمانی. لە ژیانی پێشمەرگایەتیدا بەشداری زۆر داستان و چالاشی کردووە، لەوانە شەڕەکانی ئاسنگەران، ژیلوان قەندیل، سماقۆڵی، داشتی کۆیە، قەیوان ماوەت، داستانی ڕزگاری، هەڵەمون، گەرەوان، دابان هەلاج، سەلیقەیەکی کلتوری و شوێنەواری هەبوو. ساڵی 1993 ئاسەوارێکی گرنگی مێژووی پێشکەش بە شوێنەوارناسانی سلێمانی کرد. ماخابن لە ڕۆژی 22 حوتی 1993 لە کاتی بەجێگەیاندنی ئەرکەکانیدا وەک فەرماندەی لیوای 22 دوکان شەهید کرا. بیرۆوەریەکانی کە تایبەتن بە ژیانی پارتیزانی لە دووتوێی نامیلکەیەکدا بە ناونیشانی خۆم دەوروبەر و هاوڕێکانم لە بڕیارێکی مێژوویدا چاپ کراوە.